بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على عبده ورسوله الأمين محمد النبي الأمي وعلى آله وأصحابه وأمته أجمعين. اللهم يا رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقهوا قولي. اللهم آمين. خوشکان و برایانی بەڕێز لە هەر شوێنێک هەن گوێتان لێ دەنگمە، سڵاو و ڕەحمەتی خواتان لێبێ و بەرەکاتی خواتان بەسەرا بڕژێ ئینشاءالله. پاشەوەی لە ئەڵقەی پێشوودا لە خزمەت جەنابتانە باسی ئەوەمان کرد کەوا سوالکردن و پاڕانەوە و دەرۆزەکردن، دەستپانکردنەوە لە خەڵک، داواکردن لە خەڵک کە یارمەتی و بن، پارە و بنێ. ئەگەر هات و مستحقی ئەو پارەیە نەبوویت، مستحقی ئەوە نەبوویت کە خێرە پێ بکرێت، بەڵایەکی واو بەسەرا نەهات بوو، فەقیرێکی گەورە ڕووی تێ نەکرد بێتی، هەر بە حەقەت بچی خۆت زەلیل کەی لە تەماعی پارە، لە تەماعی ماڵێکی دنیا، باسماکەی کە چڕی سوایەتیەکە بۆ دنیا و لە لای خوای گەورەش خوا پەنامە بە تەنها عەزاب و ئاگر لە خۆی زیا ئەکات، غەزەبی خوا لەسەر خۆی دا ئەبارێنێ. بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە چەند فەرمودەیەکە کە هەنگێ لە هاوڵانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە تایبەتی ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بۆمان دەگێڕێتەوە کەوا پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕوخسەتی بەوە داوە ئەگەر کەسێک هەدیەیەک، یارمەتیەک، پارەیەک، خێرێک، شتێکی بۆ بهێندێ بەبێ ئەوەی خۆی داوای بکات، پارەیەکی بۆ بنێردرێت بەبێ ئەوەی خۆی هەوڵی بۆ بات و تالیبی بێت، ئەگەر خوای گەورە بووینا لە ڕێی زەلامێکەوە زانی بەس نەکوەکو بەرتیل، نەکوەکەوەی لە بری کارێک بێت و بۆ ئەوەی ئیشێکی بۆ بکەیت و بری شتێ بکەوێت، چونکە وەکو وتمان پێغەمبەر صلی الله علیه وسلم کەسێکی نردبوو بۆ ئەوەی زەکات کۆکاتەوە لە خەڵک، داویتی یا ڕەسوولە ئەمە ئەوەی کە کۆم کردوتەوە ئەمەشیان بە هەدیەوە بەخۆم. پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەی بۆ لە ماڵی دایکتە دانیشت بوویت، لە ماڵی دایک و باوکتە دانیشتای بزانێ و هەدیە بۆ ئەهات، ئەو بۆ ئەوە دراوتەتی وەکو بەرتیلێک هەتاکو کەم لە خەڵکە بسەنیت. کەواتە ئەگەر شتەکە وەکو بەرتیل نەبوو، هەر تۆ خۆت کەسێک، دۆستێکە، برادەرێکت، دەوڵەتە، مەسئولێکە، لێپرسراوێکە، دەوڵەمەندێکە، حەزی کردووە یارمەتیەکە بە، حەزی کردووە هەدیەکە بۆ بنێری، حەزی کردووە پارەیەکە باتێ، خێرێکە پێ بکە، ئەگەر خۆت داوان نەکرد بێ وەرگرتنی مەجالی تایە. وەکو لەم فەرمودەیە کە عەبدوڵای کوڕی عومەر لە باوکیەوە دەیگەڕێتەوە، لە عومەری کوڕی خەتابی باوکیەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، دەڵێ كان رسول الله صلى الله عليه وسلم يعطيني العطاء فأقول أعطه أفقر إليه مني. على جاري أو بيغمبر صلى الله عليه وسلم شتيكي عامل لويك أي بخشيو، لويك لبيت المال، لباري دولة، لباري ملت، شتيكي دامي باري كي دامي يارمتيكي دامي خواردني كي دامي جلو برقو بوشاكي كي دامي منش همو جاب بيغمبر صلى الله عليه وسلم أعطي أفقر إليه مني. يا رسول الله بيه بزلامك لمن فقير تلو لمن محتاج تربية بي من هرشون بيه حالي خوم دبركم بيه بيكي كلمن فقير تربية. فقال بيغمبر صلى الله عليه وسلم فرموي بيم خذه إذا جاءك من هذا المال شيء وأنت غير مشرف ولا سائل فخذه فتموله فإن شئت كله وإن شئت تصدق به. ربي صلى الله عليه وسلم بي فرموم أجر باريك بو هات شتك لما الله بو هات ببي أو يخد هەوڵی بۆ بدەیت و هەڵپێی بۆ بکەیت و بپاڕیتەوە بۆی بدەنێ، خۆی گەورە شتێکی بۆ ناردی وەری بگرە و بەکاری بێنە بۆ خۆت. ئەگەر ویستە بیخۆ، ئەگەر حەزیش نەکردی کە بەخێر، وەری بگرە. ئەگەر پارەیەکی بۆ هات لەلایەن دەسەڵاتدارتەوە بەرپرستەوە، ئەبە شەرتێ بزانێ ئەم پارەیە زوڵمتیان نییە، بەرتیل نییە لە بری شتێکە، بۆ نییە تەنازولکەی لە شتێک، یارمەتێکە بۆ هاتوو کابرای خێرە و مەنگێ موسڵمانێ، یا پارەی دەوڵەت و ماڵی میلەت و تۆ ژەندامی کێ و میلەتەیت بەڕەسمی پێ دراوە وەکو یارمەتیەکە بۆ بردراوەتەوە، مەعاشێکە بۆ بردراوەتەوە، ئیتر بە هەچ خۆیەکەوە بێت. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ وەری بگرە، بە مەرجێکە خۆت هەڵپە بۆ نەکردبێ، بە مەرجێک خۆت سواڵن نەکرد بێ وەکو سواڵکردن و خەڵکی نەکرد بێ بەواسە و حەقی خەڵک نەبێ بۆ خۆت بردبێت و داگیری کردبێ. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ ئەگەر حەز دەکرد بۆ خۆ بیخۆ حەزیشەکەی پارەی بکە بەخێر. وما لا فلا تتبعه نفسك. ئەگەر نەچی بە دوایە هەڵپە بکەیت و ڕابکەیت، ئەوەی کە خۆشە بۆ هات خوای گەورە ڕێگەی دایی وەری بگریت. ئەم فەرمودەیە صحیح بوو، ئیمامی بوخاری و مسلم و نەسائی گێڕایەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. لە فەرمودەیەکە کە صحیح لغەیریه عەطای کوڕی یەسار ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بۆمان دەگێڕێتەوە، دەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نادی بە دوای عومەری کوڕی خەتاب، یاخود دیاریەک یاخود هەدیەک بەخششێکی نار بۆ عومەری کوڕی خەتاب، وەڵا عومەر ڕەدی کردەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی لما رددته، بۆچی گەڕانوتەوە؟ فقال يا رسول الله أليس أخبرتنا أن خيرا
لأحدنا أن لا يأخذ من أحد شيئا. الله عمر يا رسول الله خو فيري كردوين بيوتوين أو بو إما باشا كشد لخلق ورنقرين. الله بيغمي صلى الله عليه وسلم بيفرمو إنما ذلك عن المسألة عمر أو خود داواي كيت كاتێک ئەم ئیشە نادروستە و خوای گەورە پێی ناخۆشە و تۆی پێ ئەشکی کە خۆ بچی هەڵپەی بۆ بکەی کە خۆ بچی داوایکەی کە خۆ بکڕوزەیتەوە. فأما ما كان عن غير مسألة فإنما هو رزق يرزقه الله. ئەگەر ناخۆت داوای نەکەیت و بەدوایە هەڵپەنەکەی خوا بۆتی بنێرێ ئەمە ڕزقێکە خوا بووی ناردویت. ئەتوانی وەری بگریت و بەکاریشی بێنیت و سەرفیشی بکەیت و بیشی خۆیت. مادەم خۆت هەڵپە بۆ نەکردووە و خۆی هاتۆتە دەرگاکەت. کەواتە لەمە بۆمان دەرەکەوێت لە فەرموودەوەکەوە مەجای ئەوەی تایەکەوە مسلمان ئەگەر هەدیەیەکی بۆ هات ئەگەر خێرێکی بۆ هات سەدەقەی ماڵانە لە ماڵەتۆ لە ماڵەوە دانیشتووی ماڵە خێری کردووە گۆشتی بۆ نێرە شتێکی بۆ نێرە ڕەدی مەکەرەوە کە بڵێ باش نییە داوای بکەم خۆ تۆ داوا نەکردەوە مادەم خێرێک هاتۆتە دەرگای ماڵەکەت وەری بگرە ئەتوانی بیخۆی ئەشتوانی بیشکیتەوە بە خێرەگەر حەز ناکەی بیخۆیت خۆت تالی بینیت. پاشان ئێمە لە ئەڵقەی پێشوودا باسمان لەوە کردکەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی لەوە فەرمووە هەچ کەسێ خواردنی نیوەڕۆ ئێوارەی هەبێت دروست نییەکەوە دەست لە خەڵک پان کاتەوە سوال لە خەڵک کا داوای یارمەتی لە خەڵک بکە غەیری ئەوە ئاگرە و لە خۆی کۆکاتەوە. کەسانێک هاتن پیان وتیان مامۆستاوەڕێم پارەمان کۆکردێتەوە بۆ ماڵێکی فەقیر بۆ کەسانێکی مەسەلەن نابینایەک نوقسانێکی هەیە کەم ئەندامە بۆی خانوویەکی بۆ بکەین بەڵام خۆ ڕزقی و ڕۆژەیە بەخۆلانێ ڕزقی ماڵێکی مانگێکیشی هەبێ لە ماڵەوە کاتە دروست نییە ئەبێت لەو بەغەڵەت لە مەسەلەکە تێ نەگەین. کەسێک خۆی ماڵی خۆی هەیە لەشی ساغە و لە ماڵەوە دانیشتۆ ڕزقی ئەو ڕۆژەشی ئەمە عیبە بچێت دەستپان کاتەوە ئێمە باسی ئەوە ئەکەین بەڵام خانوو پێداویستیەکی ضروری ژیانە کابرا جێگەی نەبێت یا بژی ئەگە پارەی ئەو ڕۆژەشی هەبێ نان بخوا کە تۆ جێگەی نەبێت پێویستە جێگەی بۆ دابین بکەیت پێویستە هێندە یارمەتی بدرێ هەتاکو جێگەی بۆ دابین نەکرێت سەتری خۆی و ماڵ و منداڵی بکات لەژێر سەقفێکە کە باران لێیان نەیە و هەتاو لێیان نێت. کەسێک نەخۆشە با لە ماڵ و نانی خواردنیە بێ بەڵام پارەی دکتۆر و عیادەی نییە ئەمە بە هەمان شێوە زەکات و خێری پێ ئەشێ تاکو بچێت دەرمانی دەردەکەی بکە تاکو نەخۆشەکەی بەرێتە لای دکتۆر هەتاکو پارەی عیادە و فەحس و ئەشیعە و دەرمان و ئەمانی بۆ دەردی بکە ئەمە خێری پێ ئەشێ هەرچەنە خواردنی ئەگەر مانگێکیشی هەبێ لە ماڵەوە خواردنی مانگێکی هەیە بەڵام پارەی دکتۆری نییە کابراگە قەیناکە ڕزقی ئەو ڕۆژەی هەبێ ئەو هەفتەیە بێ ئەو مانگەشی هەبێت بەڵام کە پارەی کرێخانۆکەی نەبوو ساحێب ماڵ هاتە بۆ سەری داوای کرێخانووی لێکرد ئەم هیچی نەبوو یا قەرزارە و خاوەن قەرز هاتۆ دەرگای پێگرت و ئەم هیچی نێبیداتەوە بەڵێ مەزەکاتی پێشێ ئەمە خێری پێ ئەشێت ئەمە ئەو کەسانایەکتەوە بەڵام تۆ لەشت ساغ بێ و ماڵی خۆت هەیە و هیچ عیبێکی نییە و ڕزقی ئەو ڕۆژەش هەیە بۆ چێتی دەست لە خەڵک پانەکەیتەوە جێگەی خۆت هەیە لەشت ساغە هیچ بەڵایەکت نییە هیچ مشکلەیەک نییە کەس دەرگای پێ نەگرتووی بۆ پاری قەرز و بۆ داوای حەق لێ بکات بەڵایەکی بەسەر نەهات و خەڵک داوای خوێن و داوای پارە لێ بکات ئەی بۆ چێتی دەست لە خەڵک پانەکەیتەوە ئەو جۆرە کەسەیە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ هەرچی کۆکەنەوە ئاگرە هەتا زیاتر کۆکاتەوە پشکۆی ئاگری زیاتر لە خۆی کۆکردەوە بەڵام یەکێک پێتاویستێکی ضروری ژیانی هەیە لێ قەوماوە ئەو کەسانە پیان ئەشێ بێژگەرەوەشی کە ئیسا باسمان کرد ئەگەر خوای گەورە خۆی ڕزقێکی بۆ ناردی لە ڕێگەی دراسەیەکتەوە کەسێکتەوە برادەرێکتەوە خۆشەویستێکەوە بەرپرسێکەوە دەوڵەمەندێکەوە کە بۆتی ئەنێرێت ئەگەر خۆت هەڵپە بۆ نەکردبێ و نەکڕوزابێتی و داوا نەکردبێ خوای گەورە بۆی ناردبێتی ئەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویە فەخوذ وتەمەوەلهو وەری بگرە و سەرفی بکە بۆ خۆت ئەگەر حەزیش نەکەی هەر بەکاری بێنی پێویست پێی نەبوو قەیناکە توانی بیکی بەخێر. بەڵێ پاشانێکی تر لەو شتانی کە زۆر ضرورە باس بکرێت پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر بە توندی جەختی لەسەر ئەوە کردوێتەوە کە خەڵک خوا نەکا بەگشت کەسە لەسەر بەسیترین شت ئەڵێ تو خوا بیکە بە خاتری خوا لە ڕای خوا تو خوا بەس لەبەر خوا لەبەر خاتری وەچی خوا لە ڕووی خوا لە ئەمانە ئەیکی بەگشت زەلامێکە بۆی 250 دیناری تەبعێ باتێ ئەمە خۆی بۆ خۆی خوا پەنامان با پێغەمبەر صلی الله علیه و سلم لعنەتی لەو کەسە کردووە کە ئاوا خواکە بەگژێکێکا بۆی شتێکی باتی لعنەتی لێ کردووە و پێغەمبەر صلی الله علیه و سلم لعنەتیشی لەو زەلامە کردووە کە یەکێک خواکە بەگژیاڵە لەبەر خاتری خوا تو خوا ئەشتوانێ یارمەتی بات و ئەو شتەی بات و ئەمیش نایکە هەردووکیان تووشێ و لعنەتا بن خۆتان فێر بکەن زمانتان ئەمەگە بە کەلیمەی خوا مەکەن بەگشت خەڵکە مثلا پیغمبر صلی الله علیه و سلم لیره فرمی حدیثی که ابو موسی اشعری بو معنی گرفت و حدیثی که حسنه
دەڵێ لە پێغەمبەر نبی صلی الله عليه وسلم دەیفەرموو مەلعون من سأل بوجه الله ئەو کەسە نەفرەت لێکراوە مەلعونە کە خواکە بە گژێکێکا بۆ سوالکردن بۆی داواکە کە پارێکی بنێ وملعون من سئل بوجه الله ثم منع سائله خوا پەناما بە کابرای کەش تووشە بێ ئەفەرمێ ئەو کەسەش مەلعون و نەفرەت لێکراوە کە یەکێ خوا ئەکا بە گژیا بۆی یارمەتێکی بە ئەمیش ئەتوانێت بیداتێ و نایداتی ما لم يسأل هجرا مەگەر یەکێ خوا بکا بە گشتە داوای شتێکی خراپ لێ بکە یعنی یەکێ بڵێت تو خوا وەرە کارێکی خراپم لەگەڵا بکە نابێ ئەویان بە قسەیکەیت بەڵام تۆ داوای یارمەتێک لێ بکە یەکێ بڵێت تو خوا خێرێکم پێ بکە گیرفانە پڕە لە پارە دڵنێ 250 دیناری بیتێ ڕۆژی قیامەت کاچێتەوە بەردەمی خوا نە گۆشت و نە پێست و نە چەوری بەدەم و چاوتۆ نەماوە لە تەریقی هەموویەتە تۆ لە بەردەمی خوای خوای گەورە فەرمێ ناوی من کە خوایان کرد بە گشتا ئەرزشی 250 دیناری تەبعی نەبوو پارەیەکی تەبعی نەبوو درهەمێکی تەبعی نەبوو کە بێی بەو فەقیرە کەوتی تو خوا و لەبەر خاتری خوا خێرێکم پێ بکە لەوانەیە بڵێ کاکە و سوالکەرێ و پێی ناشێومانە پێغمبەر صلی الله علیه و فەرمێ هەچ کەس هاتە دەرگای ماڵەکەت هەچ کەس هاتە دەرگای ماڵەکە و ئەگەر لەتی دەرکە خوڕمایەکیش بێ ڕەتی مەکەرەوە دەوڵەمەند بوو یارمەتی بە فەقیر بوو یارمەتی بە پێی ئەشا یارمەتی بە پێی نەئەش یارمەتی بە مهمە کە هاتە دەرگای ماڵەکەت وتی تو خوا تۆ دڵی خۆ با دەوڵەمەند بێت ئەگەر تۆ لە ڕۆژێکە ئەو پەڕەکەی سێ کەس چوار کەس ئەگەر بە بازاری شابڕۆی یەخەو بگرێ و بڵێت تو خوا ئەگەر چوار نەفەریش بێکی و 250 بێتی 1000 دینار لەم پارە تەبعا ئەکات لەبەر خاتی 1000 دینار ناوەکەی خوا و ڕێز و حرمەتی خوا لە لای خۆت ڕابگرە و خۆت مەخەرە بوارێکی تەریقیەوە کە بەر ئەم لعنەتی پێغەمبەر کەوی صلی الله عليه وسلم ئەو تا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ ئەو کەسە مەلعونە نەفرەت لێکراوە مەلعون من سأل بوجه الله ئەو کەسە مەلعونە کە خواکە بە گژێکێکە ئەڵێ تو خوا لەبەر خاتری خوا لەبەر خاتی ناوی خوا ئەو ئیشەم بۆ بکە جادوێ نەک هەر لە سوالکردنە لە شتی ترە بەسیترین شت خواکەن بە گشتە تو خوا ئەوە بۆ بکەت خوا ئەوە مەکەت خوا ئەوە لێ مەکە یعنی بۆ بەیانی مناڵان جارێ یعنی من لە خۆمەوە زۆر جار گلەی یەکەم زۆربەی مسلمانان نامم بۆ ئەنێرن کاتێ دوسێ جار تەلەفونەکە سێ جار چوار جار دە جار تەلەفونەکە سەیەکەم نامە دیاڵە تو خوا هەڵیگرە لەبەر ناوی خوا هەڵیگرە کاتی بۆی نووسیم خواکەم بە گشتە هەڵیگرە یەخە دەگرم لە بەردەمی خوایە ئەگەر هەڵی نەگری باشە براکەم لە مەجلیسێکا دانیشتوم مشکلەیەکەیە هاتون پرسیارێکی شەرعیم لێکەن مۆبایلەکە لێ ئەدا کابرای کە هاتۆ دانیشتو ئەڵێ تو خوا مامۆستاگیان جارێ جواب مێرەوە مۆبایلەکە بخەرە ئەولا جوابی من بەرەوە کابرای کە تەلەفونەکەش دەکات نامە ئەنووسی ئەڵێ تو خوا مامۆستا هەڵیگرە یعنی ئەم هەموو خواکردن بەگژە لەسەر مۆبایل هەڵگرتنێ لەسەر قسەکردنێک خەڵک با دەمی ڕابی ئێمەی مسلمانان نابێ ناوی خوامان ئەوەندە لە بکەین بە بنێشتە خۆشەی سەردەمان هەموو دەقەیەک تۆ خوا بکەی بەگشت فڵان و فیسارە لەسەر بەسیترین شت تو خوا و لەبەر خاتی خوا و تو ناوی خوا تۆ بێ ڕێزێک بۆ ناوی خوا دابنی بزانی ئەمە پیرۆستترین ناوە ئەمە ناوی خالقەکەتە ناوی ذاتی ئەڵڵایە یعنی پیاوچاکی وا هەبووە گێڕنەوە ئەڵێن سوالکەر یەخەی گرتو توێتی تو خوا خێرێکم پێ بکە و توێتی وەڵڵاهی هیچ لە ماڵی دنیاش نامە خۆشم خەریکە لە برسا مرم و فرسم پێ نییە بەڵام نەخوا کرۆ بە گژمە هەرەوە خۆم هەم ئەگەرم فرۆشی بم فرۆشە و پارەکەی هەڵگرە بۆ خۆت هیچ شک نابە وەرە و تام لەبەر دەست ئەگەر ئەم فرۆشی لەبەر خاتی ناوی خواکە بم فرۆش عیسا سەلامی خوای لەسەر بێ دزێکی بینی دزی کرد ئاوا دەستی گرتی و دزیەوە بۆ کرد وتی بەخوا دزیم نەکردووە وتی چاوی عیسا درۆی کرد قەیناکە باوەڕم بە ناوی خواکە کرد ئەبێ ڕێز بە حورمەتی ناوی خوامان لەلا بێت هەموو دەقەیەک فێر مەبن خوا بکەن بەگشت خەڵکە بە تایبەتی لە داواکاریەکە ئەوەی کە داوای سوێنگ دەیا بەخوا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ مەلعونە ئەوەشی کاتێک کە سوێنگ درا بە ناوی خوا توانی بیکە نەیکرد ئەفەرمێ ئەویش مەلعونە کابرای بەرامبەریش تووشی ئەو نەفرەت لێکردن و لعنەت لێکردنە مەکە لفرموديكي صحيحة كعبد الله كوري عمر رضا ورحمة خوي لبي بومان جرته كأبو داود ونسائي بن حبان الصحيحة كإمام حاكم ومان جرته حديثة كش صحيحة دلت يغمري خوا صلى الله عليه وسلم فرميتي من استعاذ بالله فاعذه هاچ کەسێ پەنای پێگرتن بەخوا پەنای بن هاچ کەسێک پەنای پێگرتن بەخوا پەنای بن وتی پەنا ئەگرم بەخوا لێت بیکە بە خاتری خوا وام لێ مەکە بیکە بە خاتی خوا ئەو کارم لەگەڵا مەکە عەزێتم مەیە لێم مەدا
يعني تۆ دەستێ بەرز کردێتەوە بە زەلابێک کاکێشی مناڵتە خێزانتە وتی توو خوا لەبەر ناوی خواکە پەنای بە دەستگێڕە لە دواوە. یەکێ لە دیلەکان کە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە شەڕێکا گرتووی پێغەمبەر صلی الله علیه و سلم چووە لای ئافرەتێ بوو وتی پەناوی پێگرم بەخوا. پێغەمبەر صلی الله علیه و سلم وتی پەناو بە زاتێکی گەورە گرت بڕۆ بۆ ماڵەوە. هەر ئێستا پێغەمبەر صلی الله علیه و سلم لە شەڕا گیراوە بەڕەڵای کرد ئازادی کرد وتی بڕۆ پەناو بەخوا گرتووە. ومن سأل بالله فاعطوه هەچ کەسێکی ژووتی توو خوا لەبەر خوا لەبەر ذاتی ئەڵڵا خێرێکم پێ بکە هەر بیدە لە شتێکی بنێ. ومن دعاكم فأجيبوه هەچ کەسێ دعوەتی کردی بۆ سەر مێز و نانی خۆی نانی بخۆی بچۆ بەدەمیەوە. ومن صنع إليكم معروفا فكافئوه هەچ کەسێ چاکێکی لەگەڵا کردی تۆش پاداشی بەرەوە. ئەگەر نەیتوانی وەکو دوایی دینە سەر ئەڵقیدا تۆی شەڵیان لەم ئەڵقەیە ئەگەر توانیمان فریای کەوتین کەسێ چاکی لەگەڵا کردی ئەگەر توانی بە شتێک چاکەی بکەیتەوە کۆکەی خۆی ئەگەر نا هیچ دەبێت سپاسی بکە هیچ دەبێت پێ بڵێ خوای گەورە جەزای بەخێرێ باتەوە. فإن لم تجدوا ما تكافئوا أجر هيج نبو پاداشی پێ بيتوا فادعوا له حتى تروا أنكم قد كافأتموه أجر يك چاکی کی لەگەڵا کردی پاداشی بەرەوە بەقی ئەو چاکەی حەقی بۆ بکەرەوە. ئەگەر هیچ نەبوو بای ئەو حەقی بۆ بکەیتەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی ئەوەی دوعا بۆ بکە کەیتر خۆ قەناعەتی کە بایی ئەو چاکەی بۆ کە لەگەڵ تۆیا کردوێتی. ئەمەی دوعای خێر بۆ بکە کە بایی ئەوەن دەبێ چکە دوعای تۆش جێگاگری بۆ ئەو بۆ قیامەتی. هەچ کەسێ چاکی لەگەڵاکردن چاکی لەگەڵا بکەرەوە سپاسی بکە ئەگەر هەر نەشتوانی دوعای خێری بۆ بکە ئەمە دەی دوعا بۆ بکە کە پێ دوا بێ خۆت قەناعەت بکەی پاداشی چاکەکەی داوەتەوە. لە فەرمودەیەکی ترە کە ئیبن عەباس ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بۆمانە گێڕێت و دەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێی فەرمووین ئەلا ئوخبیرکم بشەڕ الناس حەزەکەن پێتان بڵێم کێ خراپترین کەسە کێ خراپترینی ئەو خەڵکەیە کە بەڵێ یا ڕەسوول الله کێیە فەرمووی رجل يسأل بوجه الله ولا يعطي فەرمووی خراپترین کەس ئەوەیە خەڵک پێی بڵێن توو خوا ئەو کارەمان بکۆ کە چی حسابی بۆ نەکات و بۆی نەکات بە ناوی خوا داوای لێ بکرێ خوا بکرێ بە گژیا بۆ ئەنجامدانی کارێک کە پێی ئەکرێ گوناحیش نییە کەچی حساب بۆ ناوی خواکە بکا و نەیکات. لەبەر ئەوە خوشکان برایان و گوێ لە دەنگمە ئەگەر هەتا ئیستاش بەما بۆ عادەتی پێوە گرتو لە هەموو هەڵس و کەوتێک و قسە و ڕەفتارێکدا ڕای تو خوا لەبەر خوا لەبەر خاتری خوا ئەو عادەتە ترکە چونکە تۆش بەر لعنەتەکەی پێغەمبەرەکەی صلی الله علیه و سلم کێڵ و کابرای بۆ یەکرێ بۆ ئەو تووشی لعنە دەکەی ئەگەر ئەویش نەیکرد بۆی کرا زانی بۆی ئەکرێ و نەیکرد ئەویش بەر لعنە دەکەوێت بەر لعنەت و غەضەبی خوا ئەکەوێت. نەخوا بکەن بەگشت خەڵکە نە ئەگەر کاتێکیش خۆیان کرد بە گشتانە و توانیتان ئەو کارە بکەن پشتی تێمەکەن و ئەنجام بن بەس لەبەر خاتی ناوی خواکە بۆی بزانن کە چ ڕێز و حورمەتێکی ناوی خواتان لەلایە. خوا پەنامان بە ئێمە چەند جار بۆمانە گێڕدرایەوە کاتێ لە سجنا لە زمانی سەدامە تعزیری خەڵکی بێتاوانە دەکەن و توو خوا لێم مەدە نعوذ بالله هیچ حسابێکیان بۆ ناکردیان و لەبەر خاتی سەید ڕەئیس لێمان مەدە کابرا دەستی گێڕایەوە چونکە سەید ڕەئیسی کردبوو بە خوای خۆی سەدامی کردبوو بە خوای خۆی لە عاسی ناوەکەی سەدامە کابرا ئەترسا ئەگەر هەر لێیایە بۆ بچووکان و نەوەکو بڵێ بۆ ڕێزی ناوی سەرۆکەکەت نەگرتووە. ئەگەر یەکێ ڕێزی ناوی خوای لەلابێت تۆزێ حورمەتی ناوی خوای لەلابێت کە پیان و توو خوا ئەبێ لەبەر خاتی ئەو حسابێ بکە پێوەی دیار بێت کە ڕێزێکی ئەو ناوی گرتووە هەستاوە بە ئەنجامدانی ئەو کارە مەگەر کارەکە کارێکی نابەجێ و ناشەرعی بێ ئەو کاتە لەبەر خواڵی نایکەم ڕاستە خوا کردووە بە گژما بەس من لەبەر خاتی و خوا چونکە خوای و ئیشەی حرام کردووە ئەو خوای و ئیشەی مەنع کردووە بۆ یەکە من نایکەم. پاشان سەبارەت بە خێرکردن و چاکەکردن کە تۆ بیکەیت باشترینی خێر و چاکە ئەوەیە لە ڕزقێکی حەڵاڵ بیکەیت ولا خۆشە پێویستە پێی بێ هەتا خۆت زیاتر محتاجی ئەو پارەیە بیت بیبەخشیت ئەو شتەی کە ئەیبەخشیت زیاتر خێرە لە لای خوا بۆ نووسێ. یعنی خۆت هەتا فەقیرتر بی خێر بکەی خێرەکەت زۆر گەورەتە لەوەی کە لە دەوڵەمەندیا بیکەیت دەوڵەمەندەکە پێوەی دیار نییە بەڵام کابرایەک 20 دینار لە باخەڵیایەتی چێ دەی بکا بە خێر ئەمە خێرە هەر 20 دینار شگە بە کە دەیکرد بە خێر بڵێ نیوەی ماڵەکەی کردووە بە خێر. لە فەرمودەیەکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئەبوو هورەیرە بۆمانە گێڕێتەوە دەڵێ من تصدق بعدل تمرة من كسب طيب
ولا يقبل الله إلا الطيب فإن الله يقبلها بيمينه ثم يربيها لصاحبها كما يربي أحدكم فلوه حتى تكون مثل الجبل. پیغمبر صلى الله عليه وسلم فرمي هج كسي هندي خرمايك هندي دركي خرماي تلو بيقرا لباري لخواردنا لجلو برقا تلا دنك خرمايك وبرو ثرو بيقرا كايكي بخير بلا من كسب طيب لمالك حلال كبا حلالي بياو كربي نكتي دزيب كيتو بيكي بخير كمان هيتش بينا بري هر گناحی دزیەکە و لەسەر ماوە خێرەکەشی بۆ نەنووسراوە پەناما بە ولا يقبل الله إلا الطيب چونکە خوای گەورە پارەی حەڵاڵ و پاروی حەڵاڵ نەبێ وەری ناگرێ هی پاک نەبێ وەری ناگرێ هیچ کەسێک لە دەنکە خوورمایەک لە ڕزقی حەڵاڵ بکا بەخێر جا لەوە بیگرە و بەرەو سەر لە خواردن و لە پارە و لە ماڵ و لە هەر شتێکی کە بێ فإن الله يقبلها بيمينه. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئەو شتەی کە کردوتە بەخێر خوای گەورە بەدەستی ڕاستی خۆی وەریەگرێ بەدەستە ڕاستی خۆی خوا لێ وەرەگرێ تۆ کردوتەتە دەستی فەقیرەکەەوە بەڵام خوای گەورەی خاتە دەستی ڕاستی خۆی وەریەگرێ پاشان کە بەدەستی خۆی وەریگرت ثم يربيها لصاحبها گەورەیەکە يربيها يعني سو بۆ خاتە سەری قازانجی بۆ خاتە سەری ڕۆژ لە دوای ڕۆژ ئەمە بۆ گەوراکاڵێ وەکو چۆن یەکێکتان ماین ئەوانەی کە ئەسپ و ماین و شتیوا بەخێوەکەن جوانو هەیە جوانووی کە بێچووی ماینەکەیە کە ئەی بێ ئەمە لای خاوەن ئەسپ زۆر خۆشەویستە چونکە زۆر کەم بێچویانە بێ و کە ئەشی بێ یەک دانەی ئەبێت بە زەحمەت ئەی بێ کابراتر زۆر دڵی پێی خۆشە بێ ئەسپێکیە و ماینێکیە جوانێکی بووە زۆر بە نازداری بەخێوێکا و گەورێکە پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ ئاوە خوای گەورە چۆن تۆ ئەسپەکە و بە بێچوێتی گەورە ئەکەی هەتاکو گەورە بێ لە جوانوویەکەوە هەتاکۆ بێ بە ئەسپێ پێغەمبەر صلی الله علیه و فەرمی خوا ئاوا لە لای خۆی بۆ گەوراکە یعنی بە نازداری بە دەستی خۆی وەری گرتووە بۆت هەڵەگرێ ڕۆژ لە دوای ڕۆژ گەورەیەکە حتا تەکونە مثل الجبل هەتا لای خوا هێندەی شاخێکی لێ دێ دەنکێ خورما و کرد بەخێر ڕۆژی قیامەت دەچیتەوە بەردەمی ترازۆکە سەیرەکەی شاخێکی بۆیە ناوی ئەڵێی خوایە ئەمە چی ئەڵێ و دەنکە خورمایە بوو کە لە دنیا کردێ بەخێر لای خۆم بۆم هەڵگرتووی ڕۆژ لە دوای ڕۆژ بۆم گەورە کردووی بۆم زیا کردوویت ئەو قازانجەکەشێتی بە سووەکەیەوە بە فایزەکەیەوە بۆم داویتەوە سوی لە دنیا لێمە حرام کردووە بەزەڵە پارەم بەنێ بە سووەتان نەبەوە پارە چۆنی بەنێ بێ بە فەقیر خێرە بە فەقیرێ بکە پاروێ نانی بەرێ لای خوا بۆت گەوراکە بۆ ڕۆژی قیامەت بەقەی شاخێکی لێ دێ اینجا ئەیاتەوە بە تۆ لە فەرمودەیەکی صحیحی ترا کە ئیبن خوزەیمە بۆمانە گێڕێتەوە دەڵێ إن العبد إذا تصدق من طيب تقبلها الله منه هەچ عەبدێک هەچ کەسێک پارەیەکی حەڵاڵ و پاک بکا بەخێر خوا لێی قبوڵەکە وأخذها بيميني فرباها بدا فراستي خوي وري أقريو بوي قوراكا وبوي نشونما بيئكا كما يربي أحدكم مهره أو فصيله وقتون يكيلا إيوة جوان وكي خوي ياخد بچكا وشتريكي خوي يا بچكا عجلكي خوي قوراكا بايو قوريكا وجوانيكا قلبيكا وإن الرجل لا يتصدق باللقمة فترب في يد الله حتى تكون مثل الجبل کەسی وا هەیە لە ئێوە پارویەک یەک پاروەکا بەخێر لوقمەیە یعنی پارویەک ئەکا بەخێر کاتێک کاچێتەوە بەردەمی خوا بۆ بە شاخێکی گەورە ئەمەندە خوای گەورە بۆی گەورە کردو و چونکە نیەتەکەی بەس خوا بوو لە پارەیەکی حەڵاڵیش کردی بەخێر منەتیشی بەسەر کابرایە نەکرد خوا وەری گرتووە بە دەستی ڕاستی خۆی وەرگرتووە بۆی گەورە کردووە تاکو لە ڕۆژی قیامەتە سێرەکە بۆ بە شاخێ جاوەرە ئەگەر ئەمە بەردەوام تۆ خێر بکەی ڕۆژی قیامەت چی خێرە دێتەوە ڕێ بەڵێ هەر لە ئەجر و پاداشت و گەورەی سەدەقەکردن و خێرکردن لە لای خوا پێغەمبەر صلی الله علیه و سەلەم لە فەرمودەیەکە خاتو عایشە بۆمانە گێڕێتەوە خێزانی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم ئەفەرمێ گیسکێکمان سەر بڕی لە ماڵەوە گیسکێکمان سەر بڕی مە خێزانی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم خاتو عایشە دایکی مسلمانان ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بۆمانە گێڕێتەوە ئەڵێ گیسکێکمان هەبوو سەرمان بڕی فقال النبي صلى الله عليه وسلم ما بقي منها چی ماوەتەوە گیسکەکە چیتان لێ کرد چی لێ ماوەتەوە قالت ما بقي منها إلا كتفها خاتو عایشە پێمانت وەڵاهی بەس شانەکەی ماوەتەوە بەس دەستێکی ماوەتەوە شانێکی ماوەتەوە ئەوکەی کەمان هەموو یاوە بە خەڵک پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی قال بقي كلها غير كتفها پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی نا هەمووی ماوە جگە لە شانەکەی ئەومان لە دەست دەرچوو
یعنی ئەوەی کە کردتان بە خێر و ناتان بۆ فەقیر و هەژار ئەوە ماوەتەوە. ئەم شانەی کە ماوەتۆ لە ماڵەوە بیخۆین ئەمە ئەفەوتێ، ئەمەمان لە دەست دەرچوو. ئەوەی کە نارتان بۆ فەقیر و هەژار و بۆ ماڵان ئەوە ماوەتەوە. یعنی تۆ سەیری ئەم تەربیەتەی پێغەمبەر کە صلی الله علیه و سلم فێرکردنە بە خێزانەکەی ئەڵێ و دیسکەکەتان سەر بڕی بەڵێ چیتان لێ کرد وەڵا هیچی نەما من بەشێ بەس دەستێکی ماوەتەوە شانێکی ماوەتەوە. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی نەخێر بەس ئەمەی تیاچۆ کە ئەیخۆین نامێنی ئیسفادەی لێ ناکەن هەرم دەقەیەوە خوێ ئەوەکەی کەی ئەمێنێتەوە کە نادووتانە بۆ فەقیر و هەژار. لای خوا نووسراوە، لای خوا وەرگیراوە، لای خوا نەشونمای پێکرێ گەورە ئەکرێت تاکو لە ڕۆژی قیامەتەوە ئەداتەوە هێنێتەوە ڕێت. عەبدوڵای کوڕی مەسعود ڕەضا و ڕەحمەتی خوای لەوێ دەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەیکم مال وارثی ئەحەبو ئیلەیه من مالیه. ئەڵێ پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕۆژێکیان پێی وتین بە سەحابەکانی فەرموو کۆمەڵە سەحابەی لابوو ئەڵێ پێی وتی ماڵی کامتان ئێوە کام لە ئێوە ماڵی ئەو کەسەی کە میراتەکەی ئەگرێت ماڵی میراتگرەکەی لەلا خۆشەویسترە لە ماڵی خۆی کەسێ لە ئێوە ماڵی میراتگرەکەی ئەو کەسەی کە میراتی تۆ ئەبا کە تۆ ئەمری کێ میراتت دەگرێ ماڵەکەی ئەو پارەی ئەو لا خۆشەویستر بێ لە پارەی خۆت تیانیا ڕسوڵ هەر کەس و پارەی خۆی خۆشێنەوە لە ماڵ و سەرۆتی خۆمانمان خۆشێ هی ئەومان بۆ چی میراتگرەکە دەیڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی فإن ماله ما قدم ومال وارثه ما أخر. وتی دەی کاکە چیتان کردووە بە خێر ئەوەیانی خۆتانە چی بەجێڵی بۆ میراتگرەکە ئەوە ئیفادەی نییە بۆ تۆ تۆ ناڵێ حەزم لە ماڵی خۆمە ماڵی خۆت بڕۆ بیکە بە خێر بۆی بێتەوە ڕێت ببێ بە ماڵی تۆ ئەگینا بێ بەجێ بێڵی بۆ میراتگرەکە حەزەکەی ماڵی تۆ بۆ میراتگر بێ ئەی بۆ پێشی ناخی بۆ خۆت هەتاکو بۆ خۆت بۆ هەتاتە بمێنێتەوە چۆن بمێنێتەوە بۆ هەتاتە بیکە بە خێر بیبەخشە ئەوەی کە بەخشید ئەوە بۆ تۆ ئەمێنێتەوە ئەوە هەتا بێ بە ماڵی تۆ ئەوەشی کە سەرف کرد و هێشتە و کەڵەکە و کردەوە لە ماڵەوە هەر خەریکی بژاردننی وێتاوتە کردانی بینە قاخا و گیرا و ڕۆحیان دەرکردی ئەبێ بە ماڵی میراتگرەکە و جا حەزەکەی ماڵی تۆ بۆ ئەو بێت یا بۆ خۆت بێت نەخێر حەزەکەم بۆ خۆم بێت داگە حەزەکەی بۆ خۆ بێ بیبەخشە بۆی بمێنێتەوە بوو. عدي كوري حاتم رضا رحمتي خواه لبك كوري حاتمي طاية كابرايكي مسيحي رئيس عشرتي طيب ومسلمان بو لأخير عمري بيغمرا صلى الله عليه وسلم مسلمان بو كان حديثي كي كم لبيغمرا جارته صلى الله عليه وسلم دالي لبيغمرا بي صلى الله عليه وسلم دي فرمو ما منكم من أحد إلا سيكلمه الله ليس بينه وبينه ترجمان هيج كسجنية لإيوة إلا روجي قيامة خواي قورا روبا رقصي لقلاك ما بي ترجمان روبارو كل يك لئيوه كس قطار نابه كل يك تار خواي قورا روبارو قصي لقلاك بأوي ترجماني اللي بين نابه بوي ترجمك فينظر أيمن منه فلا يرى إلا ما قدم فينظر أشأم منه فلا يرى إلا ما قدم سيري لا راسك ملكي ليه سيري لا شتك عملك رود قوت سبتي بيبتي ختنا نكلاو هيك بينيا شي عملك كردوا ولا قال خوتا هنا راسك تشبر عملك فينظر بين يديه جا سيري بردمي خويك فلا يرى إلا النار سيدك بس أجري جهنم أو ترازوك داوا عملكي هنداوة بردمي أولا بولكنا تاي ترازوك تولو بريشو أو بردكي صراطو أجري جهنم سيدي بردمي كأجري جهنم سيدي راسو تشبي خوشك كار عملكيتي كلا خويا نايتي نبارو نثروتو نسامانو نهيج جاء في صلى الله عليه وسلم أفرميت فاتقوا النار ولو بشق تمرة بيكن بخاتي خوتا بلو أقرب بارزن أقرب بلتي دنك خورمايكش به بەلەتی دەن کە خورمایەکیش بێ خۆتان لەو ئاگرە بپارێزن بۆ ئەو ڕۆژەی کە بەڕوت و قوتیەکی تۆ بەردەمی خوا نە قەسرەکەت نە قەمەرەکەت نە خێزانەکەت نە ئاڵتوونەکەت نە ماڵ و منداڵ و عەشرەتەکەت هیچیان لەگەڵتان نایە بەس خۆتی بەڕوت و قوتی سەرپەتی پێپەتی بە خەتەنە نەکرایی و تای لە بەردەمی خوایە جا ئەفەرمێ بۆ ئەو ڕۆژەت ئەگەر بەلەتی دەن کە خورمایەکیش بۆ خۆ پارێز خۆی گەورە بان پارێز أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم وصلى الله على محمد النبي الأمي وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.